وەکو دەزانن کورد هەمیشە چاوی لە ئاشتی بووە لە هەر شێوازێک بێ بە هەژرەکەیەک بێ کورد بەردەوام داوای ئاشتی کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەو گەلانی کە داگیریان کردووە ویستوێتی هەموو کاتێک ویستوێتی کە لە ڕێگەی ئاشتیەوە کێشەکانی چارەسەرکە و مافەکانی خۆی بەدەست بێنێت و ئەو شەڕانەشی کە تووشی کورد بووە هەمووی شەڕی بەرگریکردن بووە لە گەلەکەی لە مافەکانی لە هەبوونی خۆی ئەوەی کە گەلانی داگیرکرد نکۆڵی لێ دەکەن بەڵام کاتێکە ئاشتی دێتە ئاراوە بە هەر شێوازێک و بە هەر جۆرێک بێت شایانی دەستخۆشیە و ئێمە کورد پێی دڵخۆشینە و ئاشتێشی کە ئێستا لە ڕۆژئاوای کوردستان وردە وردەکە خەریکە دێتە پێشەوە سەرەتا قسەکردن لەسەر ئاشتی پرۆسی ئاشتی لە ڕۆژاوای کوردستان کە مێک زووە لەبەر ئەوەی جارە نازانین کاردانەوەی وڵاتانی ئیقلیمی یاخود کاردانەوەی دەوڵەتی سووریاش چی دەبێ بۆ ئەو ڕێککەوتنە ئاخۆ پابند دەبێ یاخۆی پابند نابێت لەبەرەوەی ئەویش بە هەمان شێوە لەژێر هەژمونی دەوڵەتانی تردایە ئەخۆ دەتوانێت بە ڕێکوپێکی پابندی ئەو ڕێککەوتنە بکە کردویان ئەگەر بە باشی پێڕبەت بێ پێوەی ئەوە بێگومان سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ گەلی ئێمە لە سووریا و بێت چاهۆی مای خێر بە دڵنیایە و بۆ هەر چار پارچەکەی تر لەبەرەوەی ڕۆژاوی کوردستان وەکو دەزانین زۆرترین قوربانی داوە و لە ئێستاژا وەکو دەزانن لە بەنداوی تشرین لەلایەن چەتەکانەوە بەردەوام هێرشیان دەکرێتە سەر ئەگەر ڕێککەوتنەکە ئەگەر وەکو ئەزانن گەلی کورد کاتێکە ڕێککەوتنێک ئیمزا دەکات لەبەرەوەی ئێمە دوژمنەکانمان زۆر باش دەناسین دەزانین کە دوژمنەکانمان چەند فێڵبازن چەند ڕندن بۆیە بەردەوام هەمیشە شوێنێک ئەمێنێتەوە بۆ گومانکردن لەو ڕێککەوتنە ئاشتیانی کە دێتە ئاراوە یاخود دێتە ناو پرۆسی سیاسیەوە بۆیە هێشتا کاتمان لەبەر دەستماوە بۆ ئەوی بزانین داخۆ کاردانەوە چۆن دەبێت بۆی بزانین ئاخۆ بە چ شێوازێک حکوومەتی دیمەشق بەڕێوکەوتنامەکە بەڕێوە دەبات ئەگەر وەکو خاڵەکانی ناو بەندەکانی ناو ڕێککەوتنامەکە بەڕێوە بچێ ئەوە هیوامان وایە کە ئاشتێکی سەرتاسەری لە ڕۆژئاوای کوردستان و بۆ دەوڵەتی سووریاش بێتە ئاراوە بەڵام ئەگەر وەکو ڕێککەوتنەکانی تر بێ یاخود وەکو ئاشتەکانی تر بێ ئەوە بێگومان شەڕ بەردەوام دەبێت و کوردیش بەردەوام دەبێت لە داکۆیکردن لە مافەکانی خۆی لە پارچەکانی تر ئەوەی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان داوای ئاشتی کرد لە دەوڵەتی تورکیا خۆی وەکو خۆمان دەزانین سەر لە بارودۆخێکی ناهەمواردایە بۆیە پرسی ئاشتی بۆ ئەو لە ئێستاە گرینگە بەڵام وەکو دەزانین دوای ڕاگەاندنی پرۆسی ئاشتی تورکیا هەم ناوچەی شارباژێر و هەمیش ناوچەی بادینانی بە شڕی بردومان کرد و زیاد لە 70 جار هێرشی کردوتە سەر هەرێمی کوردستان لە دوای ڕاگەیاندنی پرۆسی ئاشتیەوانێ پندێک هەیە دەڵێ هەر کاتێک تورک باسی ئاشتی کردەوە خۆت بۆ شەڕ ئاماجە بکە ئەو ماوەی کە پرۆسی ئاشتی ڕاگەاندرا و تورکیا ڕاستەوخۆ بەردەوام هێرشی دەکرد سەلمێنەری ئەو تەیە بوو کە بەڕاستی ئێمە لەوانەیە بۆ جیلی تازە ئەوە شتێکی دەبیستراو بێ بۆیان بەڵام ئێستا ڕاستەوخۆ بە چاوی خۆیان ئەویان بینی کە تورک بەڕاستی دەوڵەتی تورکای داگیر کرد ئاشتی ناوێت تەنها دەیەوێت لە ڕێگەی ڕاگەیاندن و ڕێگەی کۆمەڵشتەوە پاساو بۆ کاری خۆی بێنێتەوانە بەڵام ڕێبەری گەلان ئەوەندە بە جوانی هاتە ناو ساحەی ئاشتیەوە ئەوەنە بە جوانی هاتە ناوانێ کە توانی هەمویان بە جۆرێک لە قاڵ بدات و نەتوانن ئەو فێڵڵەکانی کە هیانە بیبەنە پێشەوە پرۆسی ئاشتی پرۆسێکی درێژخایەنە و بە ماوەیەکی کورت نایەتە دی پێویستی بەڕێخستنەوە هەیە پێویستی بەڕێخستنکردنی گەل هەیە پێویستی بەڕێخستنەوەی هێزە چەکدارەکان هەیە پێویستی بەڕێخستنەوەی دەستگاکان هەیە کە ئەمەش ماوەیەکی باشی دەوێت بۆ ئەوی ڕێک بخرێنەوانێ و هەروەها کردنی سووریا بەنەتەوەیکی دیموکراتی بکردنی بەنەتەوەیە کە بتوانێت لە دەتەوەیکی عنسوریەوە بۆنەتەوەی دیموکراتی کە بتوانێت هەموو پێکاتەکان هەموو ئاینەکان هەموو نەتەوەکانی تر قبولکە ئەمە کاتێکی زۆری دەوێت پێویستی بە پەروەردەی درێژخایەنە پێویستی بە کاتە پێویستی بەوەیە کە بەردەوام میلەت هۆشیار بکرێتەوانێت کە خاکی سووریا خاکی هەمویان دەتوانن بە ئاشتی لەسەر خاکی سووریادا بژین چ کورد بێ چ عەرەبی چ نەتەوەکانی تر یاخود چ هەج ئاینێکی تربی بۆیە ئەم پرۆسەیە ماوەیەکی دوور و درێژی دەوێت و پێویستی بە کاتە بەڵام نەوەستانی هێرشەکانی دەوڵەتی تورکیا ئەوەش جارێکتر بە خۆی جێگەی پرسیارە کە ئاخۆ دەوڵەتی سووریا کە خۆی ئێستا بە دەوڵەت دەناسێنێ ئەتوانێت هێرشەکانی دەوڵەتی تورکیا ڕابگرێت ئێمە شاوەڕین لە ئایندیا ئەو شتەمان بۆ ڕوون بێتوانێ ئەخۆ دەتوانێت هێرشەکان ڕابگرێت و وابکە کە ئەو دەستدرێژانی کە دەوڵەتی تورک دەیکاتە سەر ڕۆژئاوای کوردستان بە خاکی سووریا حساب دەکات لەبەرەوەی ئەو بەردەوام پروپاگەندی ئەوە دەکا کە ئەو داوای یەکپارچەی خاکی سووریا دەکات ئەگەر داوای یەکپارچەی خاکی سووریا بکەیت پێویستە هێرشەکانی دەوڵەت
دەوڵەتی داگیرکەری تورک بوەستێنێت و ئەو دەستدرێژانەشی کە کردوویەتی بیوەستێنێت و تورک لە خاکەکەی بکاتە دەرەوە. گەلی باشوور بەڕاستی لە هەردوو حاڵەتەکەدا هەم لە باکوور هەم لە ڕۆژئاوا زۆر دڵخۆش بوون بە ڕاگەیاندنی پرۆسەی ئاشتی و هەروەها کاردانەوەیان زۆر باش بوو. هەمیشە وەکو خۆتانەی بێنن لە ڕۆژانی ڕابردوودا بینیمان کە گەلی باشوور بەردەوام هەوڵ دەدا کە پشتگیری گەلی ڕۆژئاوا بکات، لەوانەیە ناتوانین بە معنەوی بە مادی لەگەڵیان نابین، بەڵام خۆ ئەتوانین معنەویەن پشتگیریان بکەی یاخود لە ڕێی سۆشیال میدیا و لە ڕێگەی هاشتاگەکانەوە یاخود بڵاوکردنەوەی بڵاوکراوەکانمان کارێک بکەین کە وزەی زیاتر بدەین بەوان بۆ ئەوی بەردەوامە لەبەرەوەی ئەوان لە بەرخۆدانیکی بێوێنەدان هەتا ئەم دەقەیەش لە حاڵەتی شەڕدان نەهاتوونەتە حاڵەتی ئاشتیەوە. هیوای ئەویان بۆ دەخوازین کە بە زووترین کات بگەنە ئارامی و سەقامگیری.